بەشێک لە ڕێکخراوە خێرخوازیەکانی هەرێمی کوردستان متمانەی خۆیان بە دەستگای بەخشین دەبەخشن و ئەو هاوکاریانی لە شار و ناوچەکانی خۆیان کۆیان کردوتەوە بە مەبەستی دابەشکردنی بەسەر زیان لێکەوتوانی لاپاوەکەی قەزای چەمچەماڵ ڕادەستی نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن. لەو چوارچێوەیەدا یەکێک لە ڕێکخراوەکانی قەزای پێنجوێن 4 ئۆتۆمبیل کەلوپەلی ڕۆژانەی لە شارۆچکەکەی کۆ کردوتەوە و سەرپەرشتی دابەشکردنەکەی بە دەستگای بەخشیندا. دیارە ئێمە برانمان لە شارۆچکەی پێنجوێنەوە وەکو ڕێکخراوی درە و پەیوەندیان پێمانەوە کرد هەر لە یەکەم ڕۆژی ئەو فێزانی کەوا شارۆچکەی تێکی گرتەوە وتان ئێمەی برایانتان لە پێنجوێن حەزەکەن هاوکارتان بین کەمپینێکمان ڕاگەاندوو بۆی کەوە بە هاواری خەڵکی حوزەی چەمچەماڵەوە بین بە خۆشحاڵیەوە پەیوەندیان پێوە کردین بە دەستگای خێرخوازی بەخشینویستان وتان ئێمە حەزەکەن ئەو ماڵانەی کەوا زیان لێکەوتون بە حەقیقی زیان لێکەوتون ئەو چوتە ماڵیان و هیچیان بۆ دەرنەچووە ئێمە برایانتان لە وەکو نێرایەتی پێنجوێن دین بدەمتانەوە سوپاس بخوا ئەمڕۆ سێ تڕێ لە ئەشیا لەگەڵ دوو کێیە ئەشیا لە پێنجوێنەوە هاتوونە ئێمەش بەپێی ئەو قایمەی حازرمان کردووە لە ناحیەی تەچێ ئێستا ئایدێنە ئەو ماڵانەی کەوا زەرمەندی حەقیقین واتە ئەوانەی کە زەرری تەواویان لێبەرکردووە بۆیە ئێمە وەکو شارۆچکەی تەچێ وەکو خەڵکی تەچێ زۆر سوپاسمان هەیە زۆر احتراممان هەیە بۆ خەڵکی برایانمان لە پێنجوێن بەڕاستی ئەوەی ئەوان کردوانەجی شانازیە و هەموو ئەوانجی کە لە کوردستانەوە پەیوەندیان پێمانەوە کردو و شت دێن بۆ شارەکەمان و شارەکانی کوردستان بەبێ جیاوازی هاوکارێکی زۆریان کردوینە بە زۆر بە نیزامێکی جوان بە ڕێکوپێکی تەوزیع ئەکرێ ئێمە دەستخۆشییانێکن خوای گەورە پاداشتان داتەوە خوای گەورە نمونەیان زۆرکە. هاوشێوەی هاوڵاتیان ڕێکخراوەکانیش متمانەیان بە دەستگای بەخشین هەیە و دەڵێن کاتێک پارە و کەلوپەلەکان بە دەستگای بەخشین دەدەن وا دەزانین بە ماڵە زیان بنبووەکانمان گەیاندووە و هیچ دڕدۆنگی و گومانێکمان نابێت. هەڵبەت ئەو ئەرکە بە ئەرکێکی ئیمانی و ئەخلاقی ئەزانین بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین ئێمە وەکو موسڵمان یعنی هەست بە ئێش و ئازارەکانی ئەمان ئەکەین بۆیە ئەو ئێش و ئازارەی کە بە ئێمە گەیشت قوبوڵمان نەبوو کە هەر لە دڵەوە بێ بەڵکو بە دەستیش دەرمان بڕی کاتێک لە خەڵکی پێنجوێن داوای هاوکاریمان کرد بە جۆرێ هاتن بەدەممانەوە ئەلحەمدولیلا لەم شارە زۆر ڕووسورین سواز بخوا بە جۆرێ هاتوین بە دەستی پڕەوە ئەتوانی خزمەتی بە خەڵکیم شارە بکەین. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەکو ڕێکخراوی درە و دەستمان کرد بە کەمپینێک بۆ خۆشەویستانی چەمچەماڵ و تەکیە سوپاس بۆخوا کۆمە کوشتی جوانمان بۆ هانیون و بۆ برا ئازیزەکانی خۆمان. جگە لە کەلوپەل و پێداویستی ڕۆژانەیەکان دەستگای خێرخوازی بەخشین بە شێوەی نەختینەیش هاوکاریەکی بەرچاوی خەڵکی زیان لێکەوتووی قەزای چەمچەماڵی کردووە و بڕیاریشە تا ئاساییکردنەوەی دۆخی ژیان لەو ناوچەیە هەڵمەتەکانی بەردەوام بێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.